بەڵێ ڕەوەند پەیوەند بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات باش بێت، بینەرانی خۆشەویستی پرۆگرامە جوانەکەی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن. ئەم ڕۆژکە ڕۆژی هەینیە، ڕۆژێکی پڕ ئارامی و تەندروست باشیتان هەبێت، بتوانن لەگەڵ تەواوی ئەندامانی خێزانەکەسانە ڕۆژێکی پڕخۆشی بەڕێ بکەن. وەکەوەی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد، ئێمە ئێستا لە نێو پەیمانگای تەکنیکی کوردستانین، دیارە لە درێژی کار و چالاکیەکانی یادی 240 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی، شاری شاران، شارە حەیاتەکە، کۆمەڵێک چالاکی پراوپڕ تایبەت بە یادی 240 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی پەیمانگای تەکنیکی کوردستان ئەم ڕۆژ درێژە پێدەری چالاکیەکانی ئەو یادە بنزنە، چەندین چالاکی جیاواز و جۆرا و جۆریان ئامادە کردووە. بەجێ خۆشحاڵیەوە بەشێکی چالاکیەکانیش تایبەتە بە پانێڵێکی زۆر با بڵێن تایبەت. پێم خۆشە دوجار لە زاری میوانەکانمەوە زیاتر ئاماژەی پێ بکەین کە چەندین کەسایەتی دیاری ئەم شارە قسە و باس لەسەر مێژ و کللتور و شارستانیەتی شاری سلێمانی ئەکەن. و ئێستاش من لە بەشێکی تر لە چالاکیەکانی نێو پەیمانگای تەکنیکی کوردستانم لە نێو گۆڕەپانی نێو پەیمانگای تەکنیکی. پێمان خۆشە تاوی چالاکیەکان بگوازینەوە، ئەمێ ئاماژەش بۆ بکەم با سپۆنسەری میدیایی دەزگای میدیایی کورسات کۆی چالاکیەکانی تایبەت بە یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی ساز کراوە. و ئەم ڕۆژ درێژە پێدەری چالاکیەکانە لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی تەواوی خانەوادە دیارەکانی شاری سلێمانی لە خۆم لە تەواوی خەڵکی کوردستان ئەەکەین کە هەمیشە شاری سلێمانی بە شاری ئەدەب و ڕۆشنبیریش ناسراوە. لەگەڵمانە بمێنەوە بابزانین کۆی ئەو چالاکیانی کە ئەمڕۆ تایبەت بەم یادە ساز کراوە باز لە چیەکات و ئامانجومە بەستیشان چییە. بۆ ئەمە بەسە ئەشمەلە یەکەم میوانم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵامان لەگەڵا بێت کا بەڕێزیان مامۆستان لە پەیمانگای تەکنیکی کوردستان بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانەیە. دکتۆریان سلااو لێبێت، بەیانیت باش بێت، زۆر سپاس دەکەم ئەگەر ڕوو بکەیتە کامێرە. سەرەتا ئەمەوێ پیرۆزبایی بە بۆنەی یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی. ڕاستە دوێنێ یادەکە بوو کە 14 بوو، بەڵام ئەمڕۆ سبەیش لە تەواوی شوێنەکانی سلێمانیە چالاکی و کاری تایبەت هەیە بەم یادەمەزدا. سەرەتا پیرۆزبایی خۆتان بنێرن و دوجارە چینە باسی چالاکیەکان. بەڵێ زۆر سپاس کە هەرکتان کێشاتن بۆ ڕماڵکردنی ئەم یادەمەزنە لە ڕۆژێکی زۆر تایبەتە، ڕۆژێکی خۆش، هەینێکی جوان و دنیا سایەقەی ساماڵەوە بە ڕەنگی جوان و جلوبەرجی کوردەواری ژمارەیەکی زۆری میوان کە لە ئێستاوە ڕووەکەنە بەرزایەکانی سلێمانی ڕویان کردوتە پەیمانگای تەکنیکی کوردستان کە ئێمە لێرە لە ڕاستیە ناومان لێناوە، یعنی با بڵێن ئیڤێنتە گەورەکان ئەوەی کە ئەمڕۆ لەم یادەیە لە یادی بنیادنانی شارێکی گەورە و دیاری کوردستانی گەورەکە شاری سلێمانیە بە پێویستمان زانیوەکە و یادە لە شوێنێک لە شوێنێکی سیمبۆلیک شوێنێکی ڕەمزیم شارەیە بایەخی پێبین کە ئەویش بەرزایەکانی سلێمانیە و ناو پەیمانگای تەکنیکی کوردستانەکە یەکێک لە پەیمانگا هەرە دیارەکان لەسەر ئاستی عێراق نەکتەنها لەسەر هەستی ئەرێمی کوردستان. و بێگومان ڕۆژەکە خۆی هەڵەگرێ وەکو ئاگادارن کە یەکەم جارە دڵی خەڵکی شارەکە و دانیشتوانی شارەکە و هەموو ئەو خەڵکانیش کە لەم شارە کۆبوونەتەوە و هەموو کوردێک کە لە هەر شارێکی تری باشووری کوردستان بێ لە پارچەکانی تری کوردستان بیان تەنانەت هەر هاوڵاتیەک لە نەتەوەی جیاواز لە ئاین لە نەژادی جیاواز کە لەم شارەیە ژی و دڵی پێی خۆشە و لەم یادەیە لەگەڵ یایەتی جەژنەکەی لەگەڵا کاتەوە بە زەڕورمانزانی کە بۆنەیەکی ئەجگار گەورەیان بۆ ڕێ بخەین و سوپاس بۆ کورسات تەبان. پێمان بڵێ تەواوی ئەو چالاکیانە یاخود ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئیڤێنتێکی زۆر تایبەتە، چالاکیەکان چی لە خۆگرێت باسمان بۆ بکەیت. چالاکیەکان لە ڕاستیە زۆرن، یعنی ئەگەر ئێمە لەوانەیە بتوانین ئاماژە بە هەندێکیان بکەین. یەکێک لەوانە پێشەر شتێک جارێک مناسبەیەکی گەورە پانێڵێکی زۆر باش هەیە لە هۆڵی شێخ فاخیر لە ناو پەیمانگای تەکنیکی کوردستان. پانێڵەکە کۆمەڵێک کەسایەتی شارەکە بانگێشت کراون کە باس لە یادگاریە جوانەکانی سەردەمانی کۆن و قۆناغ و دەورانی جیاجای شاری سلێمانی ئەکەن و هەرێکیان بەپێی ئەوەی کە یادەوەری خۆی یارمەتی بە ئەو مێژوە جوانەی شارەکە ژێڕێتەوە. ئەو دیوە پرشنگدار و
با بڵێن کەموێنانەی شاری سلێمانی بۆ میوانەکان باسەکەن کە ڕەنگە نەوەی ئێستا ئاگای لێ نەبێ ئەمە وەکو بەشێک لە چالاکیەکان وە چالاکی تر زۆرە چالاکی هوەری تایە چالاکی ئەدەبی تایە چالاکی با بڵێن کەلەپوری تایە بۆ نمونەوەک ئێستا خۆشتان لە ڕووماڵەکەی بینن لە ئەم گۆڕەپانی کە گۆڕەپانی پەیمانگەی تەکنیکی کوردستانە ژمارەیەکی زۆری با بڵێن خەڵکی کاسبکار و با بڵێن ناوی دیار و بنکەی جیاجای چالاکی کولتوری و کەلەپوری و هوەری هەمویان بەشدارن لە ئیڤێنتەکانە هەمویان بەشدارن بە هەرێکە و بە چالاکیێکی دیاریکراو کە تایە بێگومان ئەبێت ینی هۆکارێک بۆ دڵخۆشکردی میوانەکان کە لێرن و ئاشنابوونیش بە بەشێک لە توراس وە کەلەپوری و با بڵێن فۆلکلۆری تایبەت بە شاری سلێمانی چونکە لێرە بەشێکی گرنگی ناساندنی ناسنامەی هەر شارێک بەندە بەوەی کە چخە لە ڕابردووە خاوەن چ توراسێکە چ کەلەپورێکە چ فۆلکلۆرێکە ئەمەش یارمەتی دەرە بە باوەڕی ئێمە بۆ ئەوەی ئەم کەلەپور و کولتورە تایبەتەی ناوچەیەکی دیاریکراو کە پارێزگای سلێمانیان دەستی پێوە بژیرەوەکو بەشێک لە سامانێکی گەورەی نەتەوەی. دکتۆر پێمان بڵێ ئەم چالاکیانی کە تایبەت بە یادی 240 ساڵی بوونیازنانی شاری شاران ڕێکخراوە کێ کارەکەی کردووە ئەوە هیچ کورسات لەگەڵ بەڕێستانەیە ئەو کەسانی تر کە هەماهنگ بوون لە سازکردنی چالاکێکی وەها جوان و لە هەمان کاتە پێمان بڵێ هاوڵاتیان ئەگەر ئێستا بینەری ئەم بەشی پرۆگرامن بۆی بزانن کەی سەردانی نێو چالاکیەکە بکەن لە کاتژمێر چەند بۆ چەند تاوی چالاکیەکان بەردەوامی ئەبێت. بەڵێ لە ڕاستیە سەبارەت بە بەشداربووانی ئەم ڕێخستی ئەم ئێڤێنتە گەورە بە بۆنی یادی بنیادنانی شاری سلێمانی پێشەر لایەک بێگومان پەیمانگای تەکنیکی کوردستان خۆی شانی یاودەبەر ئەم بۆنە گەورەیە و لەگەڵیا بێگومان کۆمەڵێک دام و دەستگای تریش پاڵپشتن پێشەمویان کورسات کە سوپاسیانەکەین و بامان شێوە قەیوان و کۆمەڵێک دام و دەستگای تری کللتوری لەم شارەیەکە هەندێکیان بێگومان هەر لە ناو گۆڕەپانەکەی ناوەکانی خوانیان هەڵواسیوە و ئەتوانن بە ئاسانی بەدیان بکەن ئێمە لەبەرەوەی ژماریان زۆر نامانێت ناوی کەسیانمان بیر بچێ هەمویان ویستویان هەمویان حەزیان کردووە کە بەشدار بن لە ڕاستیە لەم بۆنەیە جا ئەمەی کە ئەمڕۆ ئەکرێ ڕەنگە بڵین بەشێکی کەمە لەو وەفایی کە ئەبێ خەڵکی ئەم شارەوە دام و دەستگا ئەکادمی و ڕۆشنبیریەکانی شارەکە بەرامبەر بە سلەیمانی بینوێنن و هیوادارین کە ئەوانش کە خەڵک ئێستا لە ئێستاوە تەبەن ڕووەکەنە گۆڕەپانەکە ئەوە ئاگادار بن کە لێرە هەموو لە ئەو تەوقیتەی کە دیاریکراوە لە سعات دە بۆ دۆ میوانەکان ئەتوانن بەڕێ بکەون ژمێر چەند ئێوارە ڕسمی تاوەکو کاتژمێر سێ و چواری ئێوارێ بەڵام زیاتری ژەخایەنێ پێم وایە بۆنەکە گەورەترە بێ لەوەی کە ئێمە دەمەنەوە چاواکەین بەڕێزی سەر چاوان بژینگیان بەخێر زۆر سپاس بۆ وتەکانی زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا بەڕێزیان مامۆستا لە پەیمانگای تەکنیکی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانی تایبەت بە یادێکی زۆر تایبەت کە ئەویش یادی 240 ساڵی بوونیازنانی شاری سلێمانی کە لەم ئیڤێنتەیە بەشدار بوو جا ئێستا ئەگەر هاوکارم لەگەڵم بێ با بچینە بەشێکی تر لە چالاکیەکان وێنەی زۆرێک لە کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی ئەو کەسایەتیانی کە مێژوویکی جوانیان لە ئەرشیفی شاری سلێمانیە تۆمار کردووە پێمان خۆشە لە زاری یەکێک لە میوانەکانم لەم بەشی پرۆگرام کە ئەوانیش زۆر بەڕێز کاک ئامانج مامۆستا عومەر کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانایە کاک ئامانج سلااوت لێبێ بەیانیت باش بێت هەینێکی پڕ ئارامی تەبێ بەیانیتان باش و ڕۆژی نوێیەوەش باش ئێوە دوو ڕۆژە لەبەرەوەی یەکەم ڕۆژی دوای 240 ساڵە کە بۆ ئێوە زۆر گرنگە یعنی دوو جار ڕۆژێکی نوێ بۆ ئێمە کاک ئامانج بالەوە دەست پێ بکەین بەڕێستان و سەرۆکی ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی لە پشتی بەڕێستەوە هەندێک وێنەی زۆر تایبەت ئەبینم تایبەت بە کەسایەتی دیارەکانی ئەم شارە پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکەی بۆ ئەم یادە ئەم ئەرشیفە جوانەی کە لێرە ئەیخیتە ڕوو وێنەی چ کەسایەتێکی تایە ئەتەوێ لەم یادە مەزنەیە چ پامێ بخەیتە ڕوو ئێمە دوێنێش لە سەرای سلێمانی کارمان کرد 120 وێنەی دۆکۆمنتاری نەبیناومان بڵاو کردەوە هەموو جارێکی فێ دەکەکەین وێنە کۆکەینەوە لە ماڵەکان ئێمە بەبەستی ڕێکخراوەکەی ئێمە پاراستنی کولتورە مێژووە گەشەی کۆمەڵایەتیە
هەموو جارێک چەند خانەوادەیەک بەشداری پێکەین هەر چەند گلەیشی زۆرێتە سەرمان لەبەرەوەی خانەوادەکان زۆرن هی سلێمانی کە ناتوانین لێک پاکیجیان هەمویان کۆکەینەوە. ئەمڕۆ مەسەن لە هەر ئەو خانەوادەی کە خۆیان ئامادا بن چەند وێنەیەکمان ئامادە کردەوە مەسەن لە ماڵی حەفیدەکان لە ماڵی نەقیبەکان ساحێب قڕانەکان تەنانەت دوێنەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر وێنەی مەسەڵەن من تیشەکە خەمە زیاتر سەر لایەنە ورزشیەکە لایەنە کۆمەڵایەتەکە لایەنە سیاسیەکە هەموو کەسایەتێکمان کە لەوانەیە کاریان کردووە. ئامانجی ئێمە گەشادنەوەی گەشەی کۆمەڵایەتیە و پاراستنی کولتور و مێژووەکەی شاری سلێمانی خۆ دەزانی لە ئێستاە هەموو شوێنێک چۆن جاران مەنجەڵی مس هەبوو مەنجەڵی مزگەری هەبوو پێی سێکرد هەموو جارێت تۆ سپیکەیت و پاشکێتەوە کولتوری مێژووی سلێمانیش خۆ دەزانی شێوازی کولتور و ڕۆشنبیرەکەی بەرەو داڕمان ئەچێ ئەگە مەسان چەند ڕێکخراوی وەکو ئێمە نەبێ ئەم کولتور و مێژووە بپارێزێ ڕووی ڕاستەقینەی پایتەختی ڕۆشنبیری دەرناکەوێت. بێگومان وایە ئێوەش بەڕێستان وەکو سەرۆکی ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی بێگومان وەکو ئەرکی سەرشانی خۆتان و بە ئەرکی سەرشانی خۆشتان ێزانن کە ئەم وێنە جوانانە هەمیشە بە ئەرشیفی بکەن. پێم بڵێ لە یادی 240 ساڵی بنیاتنانی شاری سلێمانیە تا چەندە تەواوی ئەرشیفکردنی وێنەی کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی بۆ ئیستای شاری سلێمانی زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەوان هەمیشە لە سەرجەم سێکتەرەکانی شاری سلێمانیە یاخود لە سەرجەم لەو سێکتەرانی کە توانیویانە خزمەت بکەن ڕۆڵێکی دیاریان هەبووە. بنکەی ژینیش کاری باشی کردووە بەڵام ڕێکخراوەکەی ئێمە لەبەرەوەی بودجەی حکوومەت و حیزبمانیە لەم دوو مناسبەتی دوێنێ ئەم ڕۆژە خۆمان سپۆنسەری خۆمان بووین ئایلەکانی خۆمان لەم پرۆژەی ئەم ڕۆژە کە بەرزایەکان هەر خۆمان سپۆنسەرین لەبەر ئەوە تۆ کە ژێرخانێکی ئابووری و بۆ دەستگایەک نەبێ کارەکانی زۆر قورس دەبێت چونکە ئەم پاراستنانە دەستگای زۆر تایبەتیە بە تەکنۆلۆژیای تازە بە مۆزەفی شارەزا لە ئایتیە لە کەسانێک کە لە کولتور مێژەکە کارەکە بۆ ئێمە زۆر قورسە لەبەرەوەی ئێمە ناوەندێک نین کە خاوەنی ئیمکانەتی خۆمان بین لەسەر ئەرچی خۆمان و ئایلەکانی خۆمان کارەکەین. باشە مامۆستا زۆر بە کورتی پێم خۆشە ئەگەر جەنابیشت ئەرکێشی باز لە مێژووی بەشێک لەو خانەوادانەمان بۆ بکەی بە دڵی خۆت هەندێک لە خانەوادەکان بۆ زۆری تایە ئەمە بەردەمی فولکەی نالی ئەمە کاغازا حەدارە 1970 سەیرکە ئەو کاتە سەر جادەی لای ئەقاریەوە چۆن بوو سەری چۆڵانەیە ئەمە کاغازا حەدادا ئۆتۆمبیلیش زۆر بەکەمی ئەبین سا لێرە ئەم سوچەی بەرامبەری بێرکەرەکەی سیتی ستارە سێکە ئەو شوێنێت چەند چۆڵە جا ئەو دۆکومنتیان زۆر سەیز مەسەن سێرانیشی خێزانەکان کە لەو سەردەمایە چۆن بووە سەیرانی ڕابردوو کە وەک باس لە ئێستاشە خانەوادەکان حەزەکەن بەو شێوازە سەیران و گەشت بکەن. شارەوانی سلێمانیە ساڵی 1920 لەبەر بەلەدیەکەی سلێمانیە سەریکە لەو سەردەمایە مەسەڵەن شێوازەکەی چۆن بووە زۆر وێنەمان هەیە مەسەڵەن بۆ نمونە ئەمە وێنەیە کە مامۆستا نەجان مەزەر و سنەوبەر خێزانی چالاک تاڵەبانی سەریکە ئەو سەردەمە مەسەن کچان بوون کە چوون بۆ قوتابخانە مەسەن شێوازی جلوبەرگە چۆنە ئەمێ تیشک خەمە سەر ژیانی کۆمەڵاتی مەسەن بۆ نمونە ئەمە شنوی شێخ لەتیفی حەفیدە کە لە زانکۆی سلێمانی بۆ سەیری ستایلی جلوبەر کوشتەکان کە وەرە سەرێ بۆ چەند وێنەیەشی تر بۆ نمونە مەسەن یەکێک لە وێنەکانمە ئەمە وێنەشی مەسەڵەن ماڵی سەلام قەزاز و سەڵاح قەزازە سەعید حەمە قەزا سەیری شێوازی جلوبەر و ژیانی کۆمەڵایەتیکە سەیری گەنجەکان کە چوون بۆ سەیران مەسەڵەن نووری بەدەی و ئەوان چۆن چوون بۆ مامۆستا پێمان بڵێ کاگامانجە ئەو وێنانە خۆتان داواتان کردووە لە ڕێکخراوەکەی خۆتان بیهێڵنەوە یاخود ئەوانیش بنەماڵەکان هاوکار بوون وێنەکانیان هێناوە لە ڕێکخراوەکەی ئێوە ئەیانوێت بە ئەرشیفی بکەن چۆنیە من خۆم داوایان لەکەم بەڵام ئێمە ئەو کەسانی کە وێنەکان ئەپارێزە کەسانی بەتەمەنێن ئەبێ خۆمان مەسان لێوان گەین لە ماڵۆسکانی کەین یا خۆمان جاری وایە ئەلبومەکەمان تەسیم ناکە بێسکانێک بەرین لێ وەریگرین و وێنەکان چاپکەین و چابیکەین. زۆر باشە دەستەکان خۆش بە کاگامانج سپاس بە وتەکانت هیچ پەیامێکی ترت ماوە بەڵام زۆر بە کورتی وەڵامم من هیوادارم هەر دوێنێژ چەند کەسیاری سیاسی داوانە شاناسخانیش باسی ئەوەی کرد کە مەسەن سلێمانی ئەوێ پارێزێ سلێمانی بەخوازە پارێزە بێ ئەو نیەتە لە دڵتابێکەتیانە بوو بێ جۆرێک ناپارێزێم من داواکارم ئەو شارە ئێستا هی هەمومانە
هەموو کەسێ شارەکەی خۆی خۆش بێ خاک و ئاوەکەی خۆش بێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ وتەکانت دەست خۆش بۆ کاگامانج مامسا عومەر کابڕێزیان سەرۆکی ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی سپاس بۆ ئەرشیفکردنی ئەو وێنەی کەسایەتیانی کە لە شاری سلێمانیە هەمیشە ئەرشیفێکی زۆر جوانیان تۆمار کردووە ئێستا ئەچینە لای بەشێکی تر لە چالاکیەکان لێرە هەندێک لەو کەلوپەلانەی یاخود ئەو پێداویستیانی کە لە ڕابردوو تاوەکو ئێستا خانەوادە دێرینەکانی شار و هەم خێزانەکان زیاتر گرنگیان پیاوە پێم خۆشە لە زاریم خاتونەوە ئاماژەی پێ بکەین خاتون سلااوت لەبێ یادی 240 ساڵی بنیادنانی شاری شارانس پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ بەخێر بێن سەرچاو تەواوکەری کۆی چالاکیەکانی دوێنێ کە یادەکە بوو بەڵام ئەم ڕۆژ تاواوکەری یادەکانە پێمان بڵێ ئەو کارەی ئێوە چالاکیانی ئێوە کە ئەمڕۆ ڕێکیەخەن چیتان هێناوە ئەتانێت چی بخەنە ڕوو بۆ بینەرانی خۆشەویست وەڵای ئێمە کۆمەڵێک شتی کۆنمانێناوە هەموو ئەو شتە مسانە هی ماڵی باپیرمە بەڵام هینی 100 بۆ 150 ساڵ لەمەوە پێشە کامە ئەگەر ئاماژەی پێ بکەیت و هاوکارمێنەکە ئەو سینە مسانەیە لەگەڵ ئەو منجەڵانە هەمووی منجەڵە مسەکانە ئەو پانکەیە کۆنەوەش لەگەڵ ئەو تەرازووە ئەوە مێژووی بۆ ساڵی چە نەگەڕێتەوە وڵی بڵێم هەندێکی بۆ 1860 هی ماڵی باپیرە گەورەمە ینی بڵێم هی سێ پشت لە پێش خۆم بڵێ پاراستوتە و هێشتوتەتەوە لەبەرەوەی هەمیشە پاراستنی ئەو بابەتەکە لە پوریانە زیندوێتی شار دەرەخات و لێرەش قڵینە و هەندێک بابەتی ترتاندا ناوە خاتونەکانیش نان ئەکان پێم خۆشە باز لە خواردنی کوردەواریشمان بۆ بکە لەبەری خواردنی کوردەواری سلێمانی هەمیشە زۆر گرنگی پێ هەموو نوع خواردنێکی کوردەواری دروست دەکەین بەڵام ئێمڕۆ بەشداریکردمان لەم فستیڤالەیە تەنها بە ناوساجی و کەلانەیە و یاپراخی گەڵامی وشمانێناوە تەنها و دووبابەتەمان هێناوە ئینا خۆمان هەموو خواردنە کوردەواریەکان دروست دەکەین وەکو شوێنێکی خۆمان کە کانۆلیە زۆر سپاسکردنتان ئومێ دەکەین ڕۆژێکی پڕخۆشی بەڕێ بکەن سپاس بۆ ئێوە هاوکارم وێنەکانتان بۆ بگوازێتەوە ئیسا ئەبینین لە سەر ستەیجی نێو گۆڕەپانی پەیمانگەی تەکنیکی کوردستان خاتونەکان بە جلوبەری کوردی ئاڵا و واڵاوە لێرە ئەیانوێت لە مەڕاستیمە بەشدار بن لەبەرەوەی هەندێک چالاکی گۆرانی و میوزیکی تایبەت لە نێو ئەم فستیڤالەیە ڕەنگی داوەتەوە بۆیە ئەبینین خاتونەکان هەمیشە دڵخۆشن بە یادی 240 ساڵی بنیادنانی شاری شاران شاری سلێمانی پێم خۆشە میوانێکی تر لەم بەشی پرۆگرام وەرگرم لە پەیمانگەی تەکنیکی کوردستانە سڵاو چۆنیت سپاس بژی بەخێر بێن سەرچاو یادی 240 ساڵی بنیادنانی شارە حیاتەکەت پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو خەڵکی شاری سلێمانی پیرۆز بێ زۆر سپاس پێم بڵێ تا چەندە دڵخۆشی بەوەی کە شاری سلێمانی هەمیشە لە ڕۆژە تایبەتەکەی کە 11 ئەو یادە بەرزڕاگیرێ بەڵام چەند ڕۆژێک دوای ئەوەش شاری سلێمانی لە شوێنە جیاجیەکانە ئەم یادە زۆر بەرزڕا ئەگرن ئێمە تا چەندە گرنگی بین بۆ چالاکیانی کە تایبەتە بە شاری سلێمانی دەست خۆش هەست دەکەم زیاتر جۆش و خۆشی خەڵکەکەیەتی وای کردووە دایما حەماسێکمانتیایە هەستەکەین حەزەکەین ئەم بۆنانە زۆر زۆر بە تایبەتتر ڕابگرین بەئەکیدیش یعنی بۆنەکە ئەوە هەڵ ئەگرێت ئەو چەند ڕۆژێک و چەند مودەیەکی درێژخایانیش ئەم بۆنەیە بەرزڕا بگرین و بەرزبینە خێنین لێرە لەسەر ستیج خاتونەکان ئەبینم با جلوبەرگی کوردیەوە لێرە هەندێک چالاکی نمایشی جلوبەرگی کوردی هەیە گەر پێم بڵێ چی و چیتان نمایش کرد بەڵێ ئێمە هەوڵمان ناوە کۆمەڵێ جلی کۆنی شاری سلێمانی کە تەمەنیان نزیکی 100 بۆ 150 ساڵە پارێزراون لەلایەن چەند مۆزەخانەیەکەوە بە تایبەتی ماڵی سۆفی کەریمی سەڕاج لەلایەن کاگەکرمەوە پێشکەشمان کراوە بۆ ئەم ڕۆژە کە نمایشی جلی کوردی پێ بکەین و بە خۆشحاڵیەشەوە فێرخوازەکانی پەیمانگەی تەکنیکی کوردستانن ئەمڕۆ ئەو نمایشە ئەنجامێن زۆر باشە جلوبەرگەکەی خۆشت پێم وا بێت کراسەکەت هەر قەدیمەوەیە وای لەسەر ستایلی قەدیمە بەڵام ئەم کراسە مۆدرنانێ بە لەسەر ستایلی قەدیمە زیاتر لە ڕابردووە خاتونەکان خانەوادە دیارەکان زیاتر ئەم جۆرە قوماشانیان زیاتر گرنگی پیاوە دەستەکان دەخۆش بێ سپاس بۆ ئامادەبوون دووبارە سپاس هاوکارم وێنەی زۆرێک لە ئەو خاتونانی کا بە جلوبەرگی کوردیەوە ئەمڕۆ لە نمایشی ئەو چالاکی کا تایبەتە بە جلی کوردی کە خانەوادە دیاری
دێرینەکان خاتوونەکان لە ڕابردۆ تاوکو ئێستا پۆشیویانە ئەم ساڵیش زیاتر گرنگی پێ ئەیەن و لێرەش هەندێک چالاکی دیکە ئەبینم با بڵێن خواردنی کوردەواری و هەندێک کاری دەستی خانمان و زۆرێک لە چالاکەکانی تریش لێرە نمایش کراوە بەجێی خۆشحاڵیەوە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت هەندێک وێنەکانتان بۆ بگوازێتەوە با بچین لێدوانی بەشێک لەم کۆشکانە ژوەر بگرین با بزانین بچی بەشداریان کردووە ئەیانەوێت چ پەیامێک بخەنە ڕوو لە یادی 240 ساڵەی بنیادنانی شاری سلێمانیە با بچینە لای ئەم دیزاینە جوانانی تایبەت با جلوبەرگی کوردی سلااوتان لەوێت ئەم کاتتان باش بێ خاتون ئەگەر ئەرک بکێشی بیتە لای من سلااو چۆنی یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانیت پیرۆز خۆشبی زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ پێم بڵێ ئەمڕۆ ئێوە ئەتانەوێ لەم چالاکیە بە چی بەشدار بن ئێمە وەکو چەفتە بەشداریمان کردووە لەم چالاکیەیە بە جلی کوردی و بە کۆڵوانە و بە چەفتەی کوردی و بە دوورین جلەکانیش هەر لێرە ئەمە قوماشەکانە ئەی باسی ئەم جلە کوردیشمان بۆ بکەی ئەمە قوماشی جلی کوردیانە ئێمە ئەمانی ئێرە ئەمە قەیفەیە بۆ خەنەوەندانە سێتە بەیەکەوە لە کراسەکەیان نەخشی کاواکەیتیە ئەو خۆشمان لێرە هەر دیزاینەکەین و ئەشی دوورینەوە زۆر باشە تا چەندە گرنگە ئێمە ئەو مۆرکە جوانی کە لە جلوبەرگی کوردیا هەیە وەکو خۆی فەقیانە و جلوبەرگەکە دەستکاری نەکرێ وەکو ڕابردوو جاران بێ پەیامتان هەیە لەسەر ئەوە بەو شێوازە بێ ڕاستەکە ئێسش نازانم گەر خۆ بینی بێتە زیاتر چوونێتەوە سەر کولتوری جاران ساڵەکانی پێشتر زۆر ناشرین کرا و دەستکاریەکرا بەڵام ئێستا ناشکر زۆر باش بووە هەمووی وەکو خۆی درینەوە ڕاستە بەجێی خۆشحاڵیەوە سەرجەم ئەو خاتونانش کە جلوبەرگی کوردیان پۆشی بوو لەسەر دەستورەکەی ڕابردنەوە زیاتر ئەوانە بێنینەوەنە کە ئەچێتەوە سەر دەستوری پێشتر نای زۆرێک لەو قماشانە ئەتوانی ناوەکانیان پێ بڵێ کە ئەمڕۆ نمایشێکە وەڵایی ئەنواعیتیایە تافتی لەیە ئۆرگەنزای لەیە قەیفەی لەیە سیریتای لەیە زۆری تری لێ دەستەکانە خۆش بێت هاوکارم بەشێکی تریش لەم با بڵێن ستاندانەمان بۆ بگازێتەوە کە تایبەتە بە جلوبەرگی کوردی خاتون چۆنیت زۆر بەخێر بێت ئایا بتوانێت بەخێر بێ سەرچاو پێم بڵێ ئێوە با زۆرێک لەو بابەتانی کە تایبەتە بە خانمان پێم بڵێ چیتان نمایش کردووە سەرکڵاویشە بینم لێرە بابەتەکانی ئەمە زیاتر زۆر کوردەوارین لەگەڵ بابەتی دەستکرد و زاخاو کە زۆر بەکار دەهێنرێ کڵاوەکانمان هەمووی کوردەواری کۆنن بابەتی لولە و زنجیر یاخود ئەمانە هەمووی هیچ کۆنە و بۆ کوردەواری بەکاردێنرێت دەستەکانە خۆش بێ زۆر بە کورتی لە ئەم یادە مەزنایەتەوێت چ پەیامێ بخەیتە ڕوو هیوادارم هەموو لە دڵخۆش بێت و هەموو ساڵیادی ئاوا بکرێتەوانێ زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئەمە بەشێک لەو چالاکیانە بوو کە ئەمڕۆ من لە نێو گۆڕەپانی پەیمانگەی تەکنیکی کوردستان بەشێک لە چالاکیەکانم بۆ ئێوە گواستەوە پانێڵێکیش لە هۆڵی شێخ فاخر تەیب قەیوانی لەوێ پانێڵێکی گرنگ لەلایەن کەسایەتی دیارەکانی شاری سلێمانیەوە باس لە کللتور و شوناس و شارستانیەتی مێژووی شاری سلێمانی یەکەن پاشکەمێکی تریش چالاکیەکان دەست پێکات لە نێو گۆڕەپانی پەیمانگەی تەکنیکی کوردستان ئەگەر تۆش خوازیاریت لەم کەرنەڤاڵە گەورەیە لەم فستیڤالە جوانەی تایبەت بە یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی بەشدار بیت ئەتوانی بێی سەردام بکەی لەگەڵ خۆت و خانەوادەکەت لەبەر ئەوەی تا درنگانێکی ئێوارە ڕەنگە تا کاتژمێر 5 و 6 ئێوارە چالاکیەکان لە نێو بەرزایەکانی سلێمانی لا پەیمانگەی تەکنیکی کوردستان بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ڕێکخراوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم